تەنیا شەوێ بەجێم هێشتن بە من بڵێن یەک شەو چۆن 300 ساڵ درێژەی بووە. هلێن هێرکمیت گالووس هەستن هەستن و مردنی خوداکان ببینن. خوداکان مردون و ئیمپراتوریش هەروە هەستن و سەرکەوتنی خودای تاقانە بەسەر ئیمپراتور و سەرکەوتنی چەوساوانی خوداپەرست بەسەر ئیمپراتورانی تەختنشین ببینن کە ئەمانە هەتا هەتایی نین و ئەوینی بە معبود هەتا هەتاییە. ببینن کە وادەی خوددا جێبەجێ بووە و بتپەرستی لە ناو چووە و تیشکی ئیمان هەموو جێگایەکی گرتووە. ئێستا بە من بڵێن لە دووری و نەمانی ئێوەدا شیوان بکەم یا لە سەرکەوتن و بەختەوەری هاوایینەکانمدا خۆشی و شادمانی بکەم ببینن چۆن داماوم. ئەوەی کە گەورە مەسیح وتی جێبەجێ بووە. دەبیسن ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکیدا دەبیسرێ و ئیمانێکە لە گۆشەی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکاندا هاواری دەکەم. ئەم ڕستە لە ئینجیلم کە خەتێ لە ژێریدا کێشراوە چەند جار خوێندووەتەوە بەڵام تا ئێستا مانای ئەوەم بە دروستی نەزانیوە. من ئەو خەتەم کێشاوە بەوا دەزانم من و یارەکانم زیندوو بووینەتەوە تا لە مانای ئەم ڕستەیە تێبگەین و دەسەڵاتی هەق بەسەر باتڵ ببینین. ئێوە لەکوێ ئینجیلی نێو ماڵی منتان دیوە؟ ئێوە کێن ئاغا؟ لەگەڵ من وەرن جەنابی ئاریوس. جاران بە جێگای ئەم دەرگایە دەرکێکی بەردی بوو. ڕاست دەڵێ؟ ئەرێ ئێوە چۆن دەزانن؟ چرا مەشخەڵێ ئێرە ڕێگایەکی نهێنییە. ماری چرا بێنە؟ هەر کارێک کە دەڵێ بیکە جەنابی ئاریوس. ئێوەش وەرن. جەنابی ئاریوس ئێوە دەزانن کە لەم داڵان نەهێنیە ئێوەدا دیوێکی نادیاریشەیە؟ نەخێر. نازانن. هیچ کەس نازانێت جگە لە من و گالووس. ئێوە مەڕاگرن؟
کلیلی ئەم دەرگایە لە پشت ئەم بەردەیە. تکایە تاوێت ئاماڵ بکەن. ئێستا دێمەوە. بێگومانەوە نەتەن دەزانی کام تابلۆی لێرەیە. ئەمە ڕسمی خێزانی من هێلێنە. هێلێن خێزانی ماکسیمیلیانوس. زۆر لە تۆ دەچێت کچەم، نا؟ ئەرێ هەروایە. زۆر سەیرە.